دانیشتوانی خانەقین کە زۆربەیان بەنەتەوە کورد و بە مەزهەب شیعەن لە مانگی محەڕەمدا باڵانسی مەزهەبیان بەرز دەبێتەوە و بە لەبەرکردنی جلی ڕەش و هەڵکردنی ئاڵا یادی محەڕەم دەکەنەوە. شنەی مانگ محەڕەمە ئیمام حوسێن وەفی کوشیایی مانگە قصة اي وقتها قميصة علمة هموت شليلا فروشيات امصال لصالي زياتر بي امصال فروش المان زياتر بي قصة كم بي بس امصال فرسن يعني اويش نأسن امصال سن لنيو بازاري خانقين دا آلا و جلي ڕەش زۆرترین کڕیاریان هەیە ئەمە جگەلەوەی زۆربەی ماڵەکان ئاڵایان لەسەر خانوەکانیان هەڵکردووە. خانقين الخانقين مليان ولا لا شيعي بس وين فريان راي وجي كرد ملة خانقين ملة شارقة فريا عن راسيت واي شيعان وبس سينيان وبان كردا واتجاه كردستان. انتمای مەزهەبی بەسەر بەشێک لە گەنجانی خانەقیندا زاڵترە بۆیە بەشێکیان پەیوەندیان بە چەکدارەکانی حەشدی شەعبیەوە کردووە. بەپێی ئامارە نافەرمیەکان دەڵێن 2000 گەنجی دەڤەری گەرمەسێر سنووری خانەقین لەناو ڕیزەکانی حەشدی شەعبیە. دیارە ئەمە هۆکارێکە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەم ناوچەی ئەم مەنتیقەیە زیاتر ڕێژەی مەزهەبی شیعەی تیا زۆرە و ئەوەش ئەو گەنجانە دیارە دەور و کاریگەری مەزهەبەکە و ئاینەکە لەسەریان هەبووە و بۆیە چوونەتە ڕیزی هێزەکانی حەشدی شەعبیە و بۆی بەرگری لە ئاین و لە پیرۆزیەکانی مقەدەسیەکانی مەزهەبەکەیان بکەن. خانەقینیەکان هەرچەندە بە مەزهەب شیعەن بەڵام وەکو خۆیان دەڵێن کوردبوونیان پێش مەزهەب خستووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.